ڕۆژتان باش. ئێمە ئەمڕۆ هاتین بۆ ئێرە لە پارێزگای هەولێر سەردانی ژووری ئۆپەراسیۆن بکەین بۆ بەسەرکردنەوەیان و دڵنیابوون لەوەی کە ئینشاءڵڵا شاری هەولێر و کوردستان لە دەستێکی ئەمین و ئارامدایە و ئینشاءڵڵا سەقامگیری و ئاسایش لە کوردستان بەردەوام دەبێت. من سپاسی جهود و خەمخۆری و شەونخۆنی هەموو ئەو هێز و لایەنانە دەکەم کە بەڕاستی بە هەستێکی بەرزی بەرپرسیارەتیەوە ڕەفتاریان کردووە هێزەکانی پێشمەرگە و زێرەڤانی و پۆلیس و ئاسایش و هێزەکانی ئەمنی و بەرگری شارستانی و دایرەکانی خزمەتگوزاری و تەندروستی و هەموو ئەو بەڕێزانەی کە شەو و ڕۆژ خزمەتی خەڵکی کوردستانەکەن بۆ ئەوەی نەیەڵن ئەخوا نەخواستە هیچ کەم تەرخەمیەک ڕوو بدات و خەڵکی ئێمە ئەبێ دڵنیا بن کە ئێمە هەمیشە لە خەمی وەزیاوان داین و هەرچی پێمان بکرێ بۆ باشترکردنی وەزەکە و بۆ ئەوەی کوردستانمان پارێزراو بێت دەیکەین. هەر وەکو پێشتریش لە خۆشی و ناخۆشی بەیەکەوە بووین، ئێستاش بەیەکەوە دەبین، مان و مردنمان بەیەکەوە دەبێ و ئینشاءڵڵا ئاسوویەکی گەشت و ئاشتی و سەقامگیری چاوەڕێی وڵاتەکەمان دەکە و دەمەوێت خەڵکی کوردستان هەموو دڵنیا بن کە ئێمە بە هەموو توانایەکی خۆمان هەوڵ دەدەین کە کوردستانمان پارێزراو بێ، خەڵکی ئێمە پارێزراو بێ، هەرچەندە ئێستا ناوچەکەمان بە شەڕێکدا تێدا پەڕێ کە ئەم شەڕە نا ئێمە دەستمان پێ کردووە نەدەتوانن بیشی وەستێنی، بەڵام هەموو هەوڵێک دەدەین کە کوردستانمان پارێزراو بێ و خەڵکی ئێمە پارێزراو بێ. من هەروە دەمەوێ پیرۆزبایی مانگی ڕەمەزان و هاتنی جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆزیش لە هەموو خەڵکی کوردستان و مسلمانان پیرۆز بکەم. هیوادارم کە جەژنی خێر و خۆشی بێ و ئینشاءڵڵا خێر و بەرەکەت ڕوو لە وڵاتەکەمان بکات و گرژی و ناخۆشیش بەرەو کۆتایی بڕۆن ئینشاءڵڵا. ئەم شەڕێک کە ئێستا هەیە بێگومان کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر خەڵکی هەرێمی کوردستانیش هەبووە، بەڵام هەروەک باسم کرد ئێمە بەشێک نەبووین لەم شەڕە و دەمانەوێت کوردستانمان پارێزراو بێ، هەرچەندە هەندێک جار بەداخەوە پەلاماری کوردستان دراوە بە درۆن و بە موشک کە هیچ پاساوێک هەڵناگرێ و هەرێمی کوردستان نە مەترسیە بۆ سەر کەسێک نە بەشێکە لە هیچ پلانێک و مەترسیەک بۆ هیچ لایەنێک. بۆیە داوا دەکەین لە کۆمەلگەی نێودەوڵەتی بەتایبەتی لە حکوومەتی فدرالی کە ڕێگیری بکەن لەو کەسانەی پەلاماری هەرێمی کوردستان دەدەن، بەتایبەتی ئەو هێز و گروپە لە یاسە دەرچووەکان کە بە درۆن بەردەوام پەلاماری هەرێمی کوردستان دەدەن. ئەمە هیچ پاساوێک هەڵناگرێ و حکوومەتی فدرالی بەرپرسە بە ڕاگررتنی ئەمانە بە سنووردانان بۆ ئەمانە، چونکە بەشێک لەمانە موچەخۆری حکوومەتی فدرالین لەلایەن حکوومەتی فدرالیەوە پرچەک و پارەدار کراون و ئێستا چاوەڕوانی ئەوە لە حکوومەتی فدرالی دەکەین کە لە ئاستی بەرپرسیارەتی خۆیاندا بن و نەیەڵن چیتر ئەم گروپانە بەم شێوەیە پەلاماری کوردستان بدەن. سپاسێکی زۆری هاوپەیمانان دەکەین کە بەڕاستی دەورێکی یەکجار زۆر باشیان هەبووە لە خستنە خوارەوەی ئەو درۆن و موشەکانەی کە ئاراستەی بەتایبەتی شاری هەولێر دەکرێن و سپاسی پشتیوانی هەموو دۆستەکانمان دەکەین کە لەگەڵمان وەستاون و ئێمەش بەردەوام دەبین لەوەی کە پارێزگاری لە دەستکەوت و مافەکانی خەڵکی کوردستان بکەین. دەمەوێت خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا بن لەوەی کە ئێمە هەرچیمان پێ بکرێ دەیکەین بۆ پاراستنیان و سوپاسی خۆڕاگری و ماندووبوونی هەموو لایەکیش دەکەم، سەرخۆشی لە ماڵە شەهیدان دەکەم، سەرخۆشی لە کە سوکاری ئەو شەهیدە سەربەرزانە دەکەم، چی ئێستا چی پێشووتر کە بۆ بەرگریکردن و پاراستنی هەرێمی کوردستان خوێنیان بەخشیوە. تەمەنای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازم و هیوادارم بە زووترین کات ئەوانیش چاک ببنەوە و سوپاسی ماندووبوونی خەڵکی کوردستانیش دەکەم کە تەحملێکی زۆریان کردووە، بەتایبەتی زۆر جار پارچەی ئەو موشک و درۆنانەی کە لێ دەدرێن دەکەونە خوارەوە بەر ماڵان دەکەون. هیوادارم ئەوانیش ئینشاءڵڵا هەرچی ئەگەر ئێمە پێمان بکرێت بۆ یارمەتیدانیان
پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئەوەی بتوانین زیاتر یارمەتی ئەوانیش بدەین. لەم ماوەیەدا بابەتێکی تر هەبوو کە دەمویست لەسەر ئەوەش چەند خاڵێک هەیە باسی بکەم، بابەتی هەناردنەکردنی نەوتە بۆ دەرەوە کە لەم دووسێ ڕۆژەی ڕابردوو بینیمان چەندین بەیان نامە دەرچوون هەم لە لای حکوومەتی فدرالیەوە لەلایەن وەزارەتی نەوتەوە هەم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە. ئەوەی ڕاستی بێ من دەمەوێت بۆ خەڵکی کوردستان شی بکەمەوە و ڕاستی بکەمەوە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان زیاتر لە هەموو کەسێک پەرۆشی وەزی ئابووری عێراق و هەرێمی کوردستانی، پەرۆشی بابەتی موچە و دابینکردنی بژێوی ژیانی خەڵکی کوردستانی، هیچ کەسێک لە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر خەمخۆری ئەم بابەتە نەبووە و نییە. بۆیە ئێستاش من دووپای دەکەمەوە کە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەیە نەوت هەناردەی دەرێ بکرێ، بەڵام هەندێک ڕاستی هەیە ئەبێ بگوترێ. حکوومەتی عێراق ئەو بڕەنەوتەی کە دەینارد بە چەندین ملیۆن بەرمیل ڕۆژانە بووە کە 4 بۆ 5 ملیۆن بەرمیل بووە، ئەوەی لە هەرێمی کوردستان بەرهەمدێ حدودی 220-230 تا 250 هزار بەرمیلە. ئەوەی تر کە حکوومەتی عێراق داوا دەکا لە کەرکووکەوە بە ڕێگەی بۆڕی نەوتی هەرێمی کوردستانەوە بۆ جیهان و بە ڕێگەی تورکیەوە هەناردە بکرێ بە ئەویش 250-300 هزارێکی تر بێ لەمە زیاتر نییە، بە هەموویەوە ناکاتە 9 ملیۆن بەرمیل کە ئەمە بە هیچ جۆرە قەرەبۆی ئەو نەوتە ناکا کە عێراق تا ئێستا نەیتوانیوە بە ڕێگەی ترەوە هەناردە بکە. هیوادارین ڕێگە هەبێ کە حکوومەتی عێراق بتوانێت نەوتی خۆی لە هەموو شوێنێک هەناردەی دەرێ بکە. هەرێمی کوردستان ڕێگر نییە، هەرێمی کوردستان تەنیا داوای ئەوەی کردووە کە گەرانتی هەبێ کە ئێمە بتوانین لە کێلگەکانی خۆشمان نەوت بەرهەم بێنین. بەداخەوە لەو ماوەی ڕابردوو بەهۆی بردومانکردنی کێلگە نەوتی و غازی لە هەرێمی کوردستان بەرهەمی نەوت و غاز وەستاوە، تەحەدێکی زۆر کەمی کردووە و ئەمە خەتای ئەو پەلەماردانەیە، خەتای ئەو هەموو هێڕشانەیە کە دەکرێتە سەر ئەم کێلگانە. داوامان لە حکوومەتی فدرالی کردووە هێڕشی سەر ئەم کێلگانە بوەستێ بۆ ئەوەی نەک تەنیا نەوتی کەرکووک بەڵکو نەوتی کێلگەکانی تری هەرێمی کوردستانیش ئیزافە بکرێ و هەمووی بەیەکەوە هەناردە بکەین. لە لایەکی ترەوە داوامان کردووە کە بژێوی ژیانی خەڵکی کوردستان دابین بکرێ، بابەتی موچە نەبێ بە کارتێکی سیاسی و هەمیشە دوا بخرێ. خەڵکی کوردستان وەکو هەموو خەڵکی عێراق شایستەی ئەوەیە کە ئەبێ موچەکانیان لە کاتی خۆیان دەدابین بکرێن و هیوادارین حکوومەتی عێراقیش لە ئاستی بەرپرسیارەتی خۆیدا ئەم کارانە بکە. ئێمە تەنیا داوای میکانیزمی گونجاومان کردووە، داوای گەرانتیمان کردووە کە بەیەکەوە بتوانین گفتوگۆ بکەین بۆ چارەسەرکردنی گشت ئەو پرسانەی کە ئێستا هەن. اینجا پێویست ناکە هیچ کەسێک هیچ لایەنێک بەڕاستی مزایدەمان بەسەرەوە بکە یانیش بەیانی تهدید و بە جۆری بە زمانێکی تر قسەمان لەگەڵ بکە. ئێمە پەرۆشی ئەم وەزعین و دەمانەوێ هەم وەزی عێراق هەم وەزی کوردستان لەم قەیرانە ئابووریە دەرباز بووە. ئێمە پێشنیاریشمان هەبووە، پێشنیارەکانی خۆشمان ئاراستەی سەرۆک وەزیران لە حکوومەتی فدرالیدا کردووە و چاوەڕێی ئەوەین کە کۆبوونەوەش بکرێ. هیوادارم ئەمڕۆ ئەم کۆبوونەوە بکرێ بۆ ئەوەی ئێمە بگەین بە ئەنجامێکی هاوبەش تاکو بتوانین لەو قەیرانە دەرباز ببین بە تەمای خۆ ئینشاءالله. لەسەر وەزی ناوخۆش من جارێکی تر داوا لە هەموو هێزە سیاسیەکان دەکەم کە پشتیوان بن و یەکڕیز بن بۆ جارێکیش بێ هەستێکی نیشتیمان پەروەرانەیان هەبێ هەموو بەیەکەوە ئێمە بتوانین لەو قەیرانە دەرباز بین. بە قسە هیچ شتێک چارەسەر نابێ، ئەبێ هەڵویستی جدیان هەبێ لەسەر ئەو بابەتانەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا هەن و هیوادارم بەرژەوەندی باڵای وڵات و بەرژەوەندی خەڵکی کوردستان بخەنە سەر بەرژەوەندی شەخصی و حیزبی خۆیانەوە و هیچ پاساوێکیش نییە کە ئێستا لەم کاتەدا خەڵکی کوردستان هێزە سیاسیەکان نەتوانن بەیەکەوە بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستان بکەن، بە تایبەتی ئەو مافە دەستوریانەی کە هەمومان پێویستە ئێستا داکۆکیان لێ بکەین. جارێکی تر سوپاسی هەموو لایەکتان دەکەم، هیوادارم هەر سەرکەوتوو بن و دەمەوێت دڵنیاییش بە خەڵکی کوردستان بدەم. ئینشاءالله ئێمە زۆر گەشتبینین و هیوادارم ئەوانیش دڵنیا بن لەوەی کە ئاسوویەکی ڕوون لە پێشمانە ئینشاءالله.
پرسیاری دومیشم اصلا بزنی ناوچەکە لە دۆخێکی ینی جیاوازدا سڕێگەی لێگیراوە چ دڵنیایەک دەبن خەڵکی هەرێمی کوردستان دەربارەی ئاسایشی خۆراک و کێشەی بۆ هەرێمی کوردستان لەسەر بابەتی ئەسیکۆدا ئەمە سیستەمێکە بۆ بەستنەوەی دەواازەکانی سنووری و بابەتی گومرک کە ئەمە سیستمێکە ئێمە هیچ کێشەمان لەگەڵ سیستمەکە نییە کە ئەبێ جێگیر بکرێ حکوومەتی عێراق 3 ساڵی کێشا تاکو بتوانێت سیستمەکە لە هەندێک لە شوێنەکان جێگیر بکە کە هەرچەندە تاکو ئێستاش لە هەموو شوێنەکان جێگیر نەکراوە بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان پێویستە ئێمە ڕەزامەندیمان دەربڕیوە و ڕازیش بووین لەسەر ئەوەی کە ئەو سیستمە لە کوردستاندا جێگیر بکرێ بەڵام ئالەت ینی میکانیزمی جێبەجێکردنەکەی ئەبێ بە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بکە ئەمە وەخت کاتی دەوێت ئەوەی ئێمە داوامان کردووە لە حکوومەتی فدرالی کاتمان پێ بدەن کە وا بزانم داوای 9 مانگێک کراوە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو سیستمە جێگیر بکەین یعنی ئەوەی کە ئێستا حکوومەتی بەغدا دەیکا بەڕاستی هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی ڕێگەنەدا هیچ بازرگانیەک لە سنوورەکانی ئێمەدا بکرێ و دۆلار بۆ بازرگانەکانی کوردستان تەرخان بکرێ بۆ ئەوەی بتوانن دەرمانە خواردنە کەلوپەلی ترە داخلی بکەن بە بیانەوەی ئەوەی کە سیستمی ئەسیکۆدا تا کوێستا جێگیر نەکراوە ئێمە ڕازین لەسەر جێگیرکردنی سیستمەکە بەڵام داوای درێژکردنی کاتمان کردووە و هیوادارین چۆن ئێمە لە ئاستێکی بەرپرسیارەتیدا ڕفتار دەکەن حکوومەتی فدرالیش بەم جۆرە بەم شێوازە ڕفتار لەگەڵ خەڵکی کوردستان بکە سەبارەت بە دابینکردنی ئاسایشی خۆراک من لە قسەکانی خۆمدا گوتم کە ئێمە بیرمان لەوە کردوتەوە و لەخوا بە زیاد بێت هیوادارم تووشی کێشە و قەیرانی خواردن و ئاسایشی خۆراک نابینەوە ئینشاءالله حسابی ئەومان کردووە بۆ ماوەیەک بتوانین داوینکردنی پێداویستەکانی خەڵک داوین بکەین هەموو وڵاتانەی کە پێویستیان بە نەوتە حەزەکەن کە نەوت بڕوە و ئێمەش لەگەڵ ئەوەین کە نەوت بڕوە ئەمریکاش پێخۆشە کە ئێستا نرخی نەوت بەرز بۆتەوە تاکو زیاتر نەوت بخرێتە بازاری جیهانی بەشکەم تا حدێک لە نرخی نەوتەکە کەم بکرێتەوە کە بە تایبەتی وڵاتانی کە نەوت دەکڕن داوای کەمکردنی نرخەکە دەکەن ئەمریکا لەگەڵ ئەوەیە نەوت زیاتر داخلی بازار بکرێت لەبارەی ئەوەی ئایا چۆن دڵنیای دەدە لە دراوسەکان کە هەرێمی کوردستان نابێت مەترسی بۆ سەریان ئەوە پرسیارێک دومیش کۆمەڵێک پرۆژەی گرنگی ئیستراتیژی لە چەند ساڵی ڕابردوو دروستکراوە لەبواری پیشەسازی تا چەند دەتوانیانە لەو قەیرانە خواستی بازار بکەنەوەش ئێمە ڕفتارەکانمان باشترین گەرانتیە هەرێمی کوردستان تا ئێستا بە هیچ جۆرێک هەڕەشە نەبووە بۆ ئاسایشی هیچ وڵاتێکی دراوسێ و گوتوشمانە ئێمە ناوبین بە هەڕەشە بۆ ئاسایشی هیچ وڵاتێکی دراوسێ وە بزانم ئەمە خۆی باشترین بەڵگەیە ڕفتارەکانی ئێمە کردەوەکانی ئێمە باشترین بەڵگەن کە ئێمە مەترسینین بۆ هیچ لایەنێک و ئێمە لەو ماوەی ڕابردوش هەوڵێکی جددیمانداوە بۆ ئەوەی ئێمە بتوانین پێداویستە ناوخۆیەکان هەر لە هەرێمی کوردستانەدا بیم کەین تەحەدێکی زۆر توانیومانە دەستکەوتی باش بەدەست بێنین بەڵام هەموو شتیش مەرج نییە کراوبێ بە تایبەتی لەو ماوە کورتە لە ئاستی تموحی ئێمەدا نەبووە بەڵام تا ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر توانیومانە زۆر شت داوبیم بکەین بە تایبەتی لە ئاسایشی خوراک ئینشاءالله تووشی کێشە ناوبین بەڵام دوو پرسیار ئێستا سلێمان لە پرسیاری پرسیار یەکەمم گفتوگۆکانتان لەگەڵ حکوومەتی عێراق بەردەوامە بە تایبەتی لەبارەی بودجە و موچەوار و ئابووریێوار گەیشتونتە بەکوێ چکە لەبەرەوەی هەم لە دانیشتنەکان و کۆبوونەوەکان بەردەوامی هەیە پرسیاری دووەمیشم تا چەند لایەنە سیاسەکان هەرێمی کوردستان لەو قۆناغەدا پاڵپشتە حکوومەتی هەرێمی کوردستان لەو بارودۆخە جارێ با بەبیرتان بێنمەوە ئێمە نەبووین کە هەناردنەکردنی نەوتمان وەستاند حکوومەتی بەغدا بوو یعنی پێش ئێستاش حکوومەتی بەغدا بۆ چەند ساڵێک هەناردنی نەوتی هەرێمی کوردستانی وەستاند بە حکمی ئەوەی کە بابەتی یاسایی و محکەمەی و ئەو دادگای فدرالی ئەو شتانیان هێنا مەوزوعەکە هەرچەندە هەرێمی کوردستان لەو کاتەوە پێداگیری کردووە کە ئەبێ نەوتی هەرێمی کوردستان و نەوتی عێراق بڕواتن و ئێمە پێشبینی ئەوەشمان دەکرد ئەگەر قەیرانێک دروست ببێ و گەروی هورمز دا بخرێ هەر پێویستە بەم ڕێگەدا نەوت هەناردە بکرێ بەڵام بەداخەوە حکوومەتی بەغدا لەو وەختەوە یارمەتی دەرنەبوو بۆ ئەوەی ئێمە بتوانین ڕێگەی گونجاو پەیدا بکەین بەڵام لەم ماوەیەش
بە حکمی ئەوەی کە ئەم وەزعی هاتوتە پێشەوە ئێمە دیسانیش دەڵێن ئێمە ئامادەین باشترین هاوکار بین لەگەڵ حکوومەتی بەغدە بەڵام بەبێ حکوومەتی بەغداش بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکە ئەوانیش مافەکانی خەڵکی کوردستان وەکو مافی هەموو خەڵکی تری عێراق لە بەرچاو بگرن و جێبەجێ بکەن و ئەم ئابلۆقەیە کە بە ناحەق لەسەر خەڵکی کوردستان هەیە لای ببن ئەمە ڕاستە دوو بابەتی جیاوازن بەڵام هەمویان بەستراونەتەوە بە ژیانی خەڵکی کوردستانەوە بە ژیانی خەڵکی عێراقەوە و عێراق خۆی لە قەیرانێکی گەورەی ئابووریدا دەژی ئێستا مەسەلە تەنیا هەرێمی کوردستان نیە هەموو عێراق لە قەیراندایە و دەمانەوێ حکوومەتی عێراق ئامادە بێت لەگەڵ ئێمە هاوکار بێت بۆ ئەوەی بتوانێت ڕێگەیەک بۆ دەربازبوون لەم قەیرانانە ئامادە بکەین. پرسیاری دوام چی بوو؟ وڵی هیوادارم ئەو پرسیارە لەو لایەنە سیاسیانە بکەن هیوادارم هەموو لایەکیان پاڵپشت بن چونکە ئەمە بابەتێکی حزبی نییە ئەمە بابەتێکی نیشتیمانیە ئەمە ژیانی هەموو خەڵکی کوردستانی پێوە بەسراوەتەوە بە تویتێک و بە دوو قسە هیچ چارەسەری ئەم کێشانە ناکرێ ئەبێ هەڵوێستی جدیان هەبێت لە بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان.